لە ناحیەی شەمام چین هاتوونەتە گوندی عەوێنە ئێستا تیمێکی تایبەت هاتوون لێرانە لە کۆتایی ئەو ئاوەی کە لە قوشتەپەوە هاتو تاوەکو دەگاتە ئەو گوندە کە گوندی عەوێنەیە ئەو تیمە لێرە بەدوای دانەری دەمانگدا دەگەڕن بە ئومێدیەوەن کە بتوانن تەرمی ئەم منداڵە دەمانگە بدۆزنەوە. دوو پێشمەرگەی لیوایسەی تایبەتن ئامێرێکی گەڕان و پشکنینی تایبەتیان دروست کردووە لە سەنگەسەرەوە هاتوون بە دوای ئەو منداڵە دەمانجەدا دەگەڕێن کە ماوەی 10 ڕۆژە لافاو بردیتی و تا ئێستا نەدۆزراوەتەوە. لە پردی گوندی عەوێنەی ناحیەی شەمامە گامێرەکە دەستنیشانی کردووە کە منداڵە دەمانجەکەی لێبێت باوکو کە سوکاری منداڵەکە شاتون و بە ئومێدی ئەوەن بیدۆزنەوە. هەم خوێنی ئەو ماڵم وەرگری خێزانی هەمی منداڵەکەش لە هەما کاتدا بەردووکیان بێکۆم دەلیکاندن دەستێکی ئەو منداڵە لەسەر ئایپاتەکەی دەستێکشی لەسەر جیازەکەی ڕووی دەکرد ئەو شوێنێک کە ئەو منداڵە پێدا ڕوویوە ئاراستی هەبوو ئەو دڵخۆشکەر بوو بۆ ئێمە هاتین وردە وردە هاتی شوێن بە شوێن موقعی بە موقع گەڕین هەتاوەکو گەشتە نەتیجە. بەڵێ ئێستا لێرەکانش گومانی 100% و لێرەشە دڵنیام کە لێرەیە ئیشاڵا دەریشی دەکەین پشت بەخوای گەورە. کە سوکارەکەی لە بەرساردی ئاوەکە و نزیکبوونەوەی خۆراوە بوون بڕیاریاندا بەیانی لە ڕێگەی تیمێکی تایبەتەوە بە دوایدا بگەڕێن و چاوی چاوەڕوانیان کۆتایی بێت و دانەری دەمانگ بدۆزنەوە. هەڵگورد ئەحمەد کورد سات نیوز گوندی عەوێنە ناحیەی شەمامک.